ئینسانی موسڵمان ئەبێ زۆر ئاگای لە خۆی بێ، زۆر ئاگای لەو گوناهانە بێ کە دەوری داوە، زۆر جوان مامەڵە لەگەڵ ڕەب العالەمینەکە، بەشی ڕۆحی خۆی زۆر پەروەردەکرد بێ. ممکن نییە تۆ بڵێ وەڵام من ئەبمە جوندی ئومەتی ئیسلامی و نوێژی بەیانی نەتوانی هەڵسی، نەتوانی شەو نوێژ بکەیت، نەتوانی لە خەوێتەوە ڕابچنی، چۆن ئەتوانی هەڵسیتەوە خزمەتکاری ئەم ئومەتە بەم گەورەیە بکەیت؟ چۆن ئەتوانی ئەگەر تۆ خیانەت لە کاتێکی پەنهانە بکەی، چۆن ئەتوانی مۆبایلەکەت بەدەستەوەیە خیانەتێکی پەنهانەکەی؟ کە خیانەت زۆر زۆر بوو بەهۆی ئەم وەسائلە پیسانەیەکەوە هاتوونەتە ناو وڵاتی ئێمە. لە ڕاستیە کە تۆ ئەلێرە خیانەتێک ئەکەیت، بەردی بناغی ئومەتەکە کە تۆی بۆ هەستانەوە شێوازەکە ئەشکێنی، کەمی ئەکەیتەوە، بچووکی ئەکەیتەوە. بۆی ئەبێ زۆر ئاگات لێبێ لە ئەمانەت پارێزی خۆت لە هەموو کاتەکانە. ئەی چۆن ماڵی ئومەتی ئیسلامی بدرێتە دەست ئەگەر تۆ بچووکترین خیانەتت کرد؟ بۆی هەر یەکێک لە ئێمە بەڕاستی ئەبێ بە شەڕۆحیەکەی خۆی زۆر بەهێزکە، بەردەوام لە تەسکیە و تەربیە بێ.